لا ناحية دارتوم لا مالي أو قسم كأمره کوژراوە لەگەڵ شاهین قسە دەکەم کاک شاهین تۆ چی ئەو خاتونە بوو؟ ئەمە زەربابی مەبەخێ و کەریمە بەڵێ چۆن کوژرا بوو؟ ئەمە لە خەوێ بووین براکەی چ بۆی شێ لە دووی هاتوو بنە زۆرێ و لە خەوەی کوشت بیان. بەڵێ بەچی کوژرایە؟ بە دەمانچەی بەڵێ و برایانی ئاسایش و شورتەش تەقسیریان نەکردی و لە سپین و لە سەخەتن لەگەمە دەقە بە دەقەوە ئەو کرد کەش لەدەست حکومەتی مایە چێ کوشتویەتی ئەوان ئەوەندە ئێمە دەزانین نازانین چی کەشیان لەگە بوو وەکو عیمای لە گەریان بی. بەڵێ ئەو خاتونە بوو کە بەڵێ لە تاوەرەکانی ئیسلامی کەوتە خوارەوە ڕووداوەکە چۆن بوو؟ ڕووچان ڕووداوە ئەوەی تاوەرەکەی ئەی تاوەرەکەی ئەوە ڕۆی مۆزعک بوو ڕۆی ئەو ڕۆژ ئەوە دیار بوو کە غەدرێک بوو کرا و دایتمانە دەست یاسایی و یاسا سەرۆرە بە چەند کەسی تەقیان لەو خاتونە کردووە؟ بەخوا ئەمە ناتوانین تعبیرکەین چکەمە هەموو لە خێوێ بووین ئەمە هەستاینەوە بەس دیتمان سیارەکان ڕۆیشتن چەند فیشێکی لێدرا بۆ گەتەرمەکە بەخوای سێ چارە نازانم بزەبت. بەڵێ ئێستا ئێوە سکاڵە چۆن سکاڵی ئاساییمان هەیە و برایانی شورتە و برایانی ئاسایش لە ساعت هەشتی سبەینی و لە سەخەتن تەقسیریان نەکردیە و لە توبعادی لە گەرمان بووینەوە ئێستا ژوا لە سەخەتن لە گەرمان. دەتوانانی ڕووداوەکەم بۆ بچێڕیەوە ئەو ڕووداوەکە بوو کە پێم گوتی لە برایەکەی چیتە ئیشێ و لە دووی هاتینە زۆرێ بە دیاریکراوی کاتژمێر چەند؟ 5 دقه 10 دقه سبەیانی یعنی لە ماڵەوە عایلەی خۆمان پیاویان کوڕێک نەبووە تەنها ئافرەتەکان بوونا؟ نانە هەموو لە مارێ بووین بەس خەومان لێکەتەوە هەموو لە خەوێ بووینە. ئەی ئێستا بەتەمای چین تەرمەکە؟ تەرمەکە وەڵڵاهی وە دەشۆین و دەبین و کەس لەسەر نازانین کەس دەستگیر نەکرا بەخوای نازانین ئەوان دەزانن. ئەما وتەکانی باوکی ئەو کچە بووکە تەقەی لێکراوە و ئەمڕۆ بەیانی لە نێو ماڵەکەی